شەوێکی ساردا چین و توێژە جیاوازەکانی هەڵەبجاوە خۆیان دەڵێن پشتگوێخستنی پارێزگاکەیان و نادادپەروەری لە دابەشکردنی بودجە و دابین نەکردنی هیچ بودجەیەکی تایبەت لەلایەن حکوومەتەوە بۆ پارێزگاکەیان نیگەرانی کردوون و وەک یەکەمین هەڵوێستیان بەیاننامەیەکیان ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کرد. دابینکردنی بودجەیەکی تایبەتی ساڵانە بۆ یاسای ڕێزلێنانی بەخشینی ئەو نازناوە پایتەختی ئاشتی بە هەڵەبجە وەک چۆن بۆ نمونە سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە دیارە ئەوش ئێمە مافی خۆمانە. هەروەها سەرپێخستنی تەواوی دام و دەستگاکانی هەڵەبجە و ئەنجومەنی پارێزگاوەکردنەوەی تەواوی ئەو دام و دەستگا فیدراڵیانە کە پێویستن لەگەڵ UN لە هەڵەبجە. بەشێکی دیکە لە چالاکوانان دەڵێن هەڵوێستی دووەمیان لەسەر شەقامە و بە شێوەیەکی بەرفراوان داوای مافی پارێزگاکەیان دەکەن لەگەڵ حیزبەکان و ئیدارەی خۆجێیی هەڵەبجەش کۆبوونەتەوە. ئێمە ئەو پەیامی کە ئێستا لێرە بەیانمان کرد لە ڕێکەناڵەکانی ڕاگەیاندنەوە ئێمە پێشتر لەگەڵ سەرجەمچی لایەنە سیاسیەکانی هەڵەبجە گفتوگۆمان لەسەر کردووە بە لەگەڵ ئیداری شارە بە هەموو سێکتەرەکان و پارێزگاریش و قایمقام ئێمە قسەباسمان لەسەر ئەم بەیاننامەیە کردو و ئاگادارن لە هەنگاوەکانی بۆیە ئێمە و بەیاننامەیە کە ئێستا لێرە بانگوازمان بۆ کردووە هەر ئێستا ئەمشەو و هەویان ڕۆژانی ئایندە ئەیگەینە جێگەی پەیوەندیدار بۆ بابەتە کە ئێمە ڕووی بەیاننامەکەمانیان ڕووی دەمان لیانە. ئیدارەی پارێزگای هەڵەبجەش لە بەرامبەر داواکاری چین و توێژە جیاوازەکاندا بە دەنگی ئەمریکایان ڕاگەیاند ئەوان یاداشتێکی ناڕەزاییان گەیاندووەتە حکوومەت و چاوەڕێی وەڵام دەکەن. لەگەڵ بەڕێز پارێزگاری هەڵەبجە یاداشتێکمان ئامادە کرد و ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کراوە کە داوای کۆمەڵێک خاڵمان کردووە کە ئەمانە ئەبێتە چارەسەری بنەڕەتی بۆ بودجەی پارێزگای هەڵەبجە. ئێمە ئەمڕۆ تەوجیه کراوە چاوەڕێین لە ئایندەی نزیکە لەگەڵ جەناوی پارێزگارە هەم سەردانیش بکەین هەم وەڵامەکە جۆر بکەین. هەڵەبجەیەکان دەڵێن شارەکەیان ناسنامەی قوربانیەکانی هەموو گەلی کوردە بەڵام بەرپرسان ئەمە تەنها لەسەر زار ئاماژەی پێدەکەن لە واقیعدا بە پارێزگابوونی شارەکەیان تا ئێستا لە ناو هەردوو حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم گرفتی گەورەی هەیە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.